لێ بەم کاتان باش لە بەرنامەیەکی دیکەی ئستاتیکاوە هاتمە وڵاتان دیلمان خەسرەوم لەم بەرنامەدا دەگەڕێم بە شوێن وێزگەکانی تەمەنی یەک بە یەکێ و کەسایەتیانەی کە لە کوردستاندا بوونیان هەیە. ئەمڕۆ دەمەوێت شاعرێک و نووسەرێک کە لە منداڵیەوە خۆی قاڵ کردوێتەوە بۆ کاری شعر و نووسین و خزمەتکردن بە هەندێک جار بواری ڕاگەیاندن، هەندێک جار بە بواری منداڵان هەوڵیاوە خزمەتێک بە کورد و کوردستان و ئەم شارە جوانە بکات کە شاری سلێمانیە. باز لە ئارزوو عەبدولخالق دەکەم لەم بەرنامەدا لەگەڵمانە. بەڕێز ئارزوو بەخێر بێت. سپاسانەکەم، دەستخۆشیتان لێ ئەەکەم، هیوادارم کە ئەم بەرنامە جوانە هەمیشە بگەڕێت بە دوای هەموو ئەو ئازیزانەی کە ڕۆژێ لە ڕۆژاندا بە کارێکی هونەری و بە کارێکی ئەدەبی و بەکارێکی جوان بۆ خزمەتکردنی ئەم نیشتیمانە بێنازە. بەخێر بێت. ئێمەش پێمان خۆشە و کەسانی کە هەن ئەوانەی کە بەردێک دەخەنە سەربەرد بۆ خزمەتکردنی ئەم شارە و بۆ کورد و کوردستان ئێمە بەسەریان بکەینەوە و هەندێک جاریش ئەگەر نەمانتوانی بێ بگەن تکایە بە ئەوان بتوانن داوا لە ئێمە بکەن، ئێمە ئەوان بەسەرکەینەوە. ئەتیادیە چونکە زۆر جار لە جەنجاڵی و سەرقاڵی دەسەڵاتی چوارەم و ڕاگەیاندن و زۆربوونی ڕاگەیاندەکانە لەوانەیە ئێمە دەستمان بە هەندێک کەس نەگات. سپاسی جەنابتانەکەم کە لەم بەرنامەدا لەگەڵمانن. بەڕێز ئارزوو بچمە نێو یادگەوە. جەنابەت یادگەت لە تەمەنی چەند ساڵیەوە دروست دەبێت؟ من یەک وەڵامی زۆر کورتم هەیە، ئەوەی کە دوێنێ و پێرێ ڕووی داوە لە یادی ئێمەدا نەماوە وەکو تەمەنی خۆمان. باشە، بەڵام ئەو جوانیانە، ئەو یادانەی کە لە مناڵیە هەمان بووە، ئەو بیرەوەریانە، ئەو تۆمارانی کە لە مێشکماندا هەیە، زیاترینی من وەکو خۆم زۆرترینی مناڵیم و ئەزانم دوێنەیە، بەڵام دوێنێم نازانم کەیە. بەڕاستی تۆمارکردنی یادگا لەوانەیە لە کەسێکەوە بۆ کەسێکتر بگۆڕێ، بەڵام بە شێوەیەکی عام ئەم مناڵی. ئێستا لەبیرتە لە چەند ساڵیەوە یادگەت بۆ دروست بوو؟ بۆ نمونە ئێستا لەوانەیە لە یەکێ بپرسی بڵێ من لە 3 ساڵێ شتم لە بیرە، لە 4 ساڵیەوە لە بیرمە، من لە یەکی بنەڕەتیەوە لە بیرمە، لە 6 ساڵیەوە لە بەڵێ 6 ساڵی تەمەنی 6 ساڵیەوە. هەندێک جا مناڵ 7 ساڵی 6 ساڵی یا 5 ساڵی ئەخرایە مەکتەبەوە. ئەوەی کە زۆر لە دڵ ماماوەتە و زۆری چۆن لێ هەیەجانێکم بۆی هەیە. قوتابی پۆلیەکی سەرەتایی بووم، هەموو کاتێک لەگەڵ پورم ئەڕۆیشتم یادی بەخێر ڕژیاندا نەماوە. ئەو پۆلی شەشی سەرەتایی بوو، من پۆلیەک بووم. کاتێ ئەڕۆشتین بۆ قوتابخانە پارەکەیان ئەجامێ خەرجی ڕۆژانە ئەیاننا بە پورم. ئەمە بووت وەکو نمونەیەک بۆت باسەکەم وەکو یادگا. ئەوان پۆلی 6 بوون، من پۆلیەک بووم، پۆلیەکی سەرەتایی. کاتێک نەمەزانی تر هاتۆ پۆلیەکیت بەس ئەوەنە ئەمزانی ئەچووم لە پەنجەرەکەەوە بانگی پورمە کرد. ئەوان قوتابی بوون دەرسیانە خوێن، من لە پشوەکانە لە بینەکانە یاخود لە ڕێستێکە خۆمە کرد بەلای پەنجەرەکانە و بانگی پورمە کردم و پارەکەم بەرێ. شانی زۆر جار مامۆستاکە وەکو یادگاری دیناری پێ دینار بۆ کاتەوە. بڵێ ئەو کاتە ڕووبە. باشە، بڵێ چەندیان پێ بۆ خوایە وەکو دەوڵەمەند بووم، ینی مەبەستم دەوڵەمەنی نازداری، مەبەستم پارە نییە. دەوڵەمەند بووم لە ڕێی نازداریەوە، چکە باپیرم، مامەکانم، باوکم هەمویان خەرجێکی باشیانەکردم، دایکم بە هەمان شێوە، بەڵام نەئەدرا بەخۆم دەبێت زۆر بچووک بوو لە خێزانەکە. کچی گەورە بووم. کچی گەورە بوو. بڵێ باشە، کچی گەورە بووم، بەڵام ئیتر هاتۆ هەرە و مناڵە هەیە سەرەتا و ئەنجا تۆ مناڵێکی زۆر بچووکی، ئەمە وەکو یادگە بۆتە جەرمەوە. باشە، ئیتر هەموو جار مامۆستاکە بانگیە کردم تۆزێ لە پورم تووڕە ئەو لە من تووڕە نابوو، ئەیوو بۆچی پارەکەی نایەتی ئەمەیە دەرسەکەم لێ تێگەدا. ئەمە بۆیە پێت ئەڵێم یادگەی من لە 6 ساڵیەوە دەستی پێکرد. باشە، پارەکان ئەیا بچی؟ ئیتر خەرجمانە کرد لە حانەدا بچی ئەو شتێکە لە بیرێ بێ زۆر علی بابا زۆر جا لە سەردەمیێمە پسکیتی دەماوەندە. بڵێ علی بابای ئەو کاتەش لە ناو زرفێکی بچووکا بوو. بڵێ بڵێ دوولەت بوو وەکۆمانی ئێستانە بوو لە ناو چەرەسابێ بە تایبەت بوو. ئەجا ڕسمی علی بابای لەسەر بوو، ئەگەر بیرت بێ فیلم کارتۆنێکی هەبوو بەلای علی باباشە بوو، ئەوەی کە تقریبا جامانەکەی مەرجان و علی بابا ڕەحمەتی لێ بێ. ئەو ڕسمەشی لەسەر بوو، تریمە بە خۆشەویستی علی بابامانەکڕی. کەواتە زۆرترینی پارەکان میوە بە علی بابا. بە تەلەڤیزیۆنی ڕەش و سپی سێرتانەکرێەوە کاتی من. بەڵێ بەسی تر دوایی ملەوەی هاو
دوایی من ملەوەن والیدم هات. هەشتایە تەمەند 1970 درێژ بیت. سوپاسانەکەم بەس ئیتر من دەمزانی والدە هەشتای بەس نەمەویست تەمەنەکە لێ بپرسم. من هەموو کاتێک شانازی بێت تەمەنەکەڵاکەم مشکلت هیچ نییە؟ کاتێک ڕ ناکەم لە ینی هێڵێکی سوورت دانەناوە بۆی پرسیاری تەمەنە لێ نەخێر من بۆ تەمەند گوڵێکی سوورم داناوە گوڵێکی سوورت داناوە. بەڵێ. باشە. هێڵی سوور تەنها بۆ شتە ناشرینەکانە. تەمەند لای تۆ چ واتایەکی هەیە؟ تەمەند تەنها ژمارەیە. ژمارەیە؟ بەڵێ. لای من تەنها ژمارە. ئێستا 45 ساڵیت. 46 ساڵ. 46 ساڵی. بەڵێ. 46 ساڵ لە بەرگێکی چەند ساڵیدایە؟ بۆ عشقم بۆ نووسین، عشقم بۆ هۆنراوە، عشقم بۆ کاری مناڵان، عشقم بۆ هەموو جوانیەکانی نیشتیمان لە 14 ساڵیدا. لە 14یە. ئەم قسەیە هەیە کە من زۆر جار بۆ خۆشم قەناعەتم پێ هەیە دەکرێت ئێمە تەمەنمان هەڵکشێت بەڵام ڕەفتارکردن و جوان مامەڵەکردن و جوان ژیانکردن بەشێکی سەرەکی بێ لە هەنگاوەکانی تەمەنکردن وانە تۆ زۆر جار لەوانەیە کە تەمەند دەکەیت بەپی تەجروبە و تەمەنەکە وانە وەرگری لە ژیانتا تەمەنکردنەکە من بۆ واتایە لی تێگە تەمەنەکەش یا ژمارەی تەمەنەکە مرۆڤ دایناوە. من یەک باوەڕم بە یەک شت هەیە من وەکو ئارەزوو ئەمینخالەقە وەکو کەسانی دی قسە ناکەم بە ناوی خۆم قساکەم هەر کەسێک تێرمناڵی بکە ئیتر کوڕ بێکج بێ کە تێرمناڵی کرد تێرمناڵی بە مانای چی؟ من بەزەین بە مناڵی ئێستایەتەوە بەڕاستی هەمووی لە ژوورەوەیە سەرقاڵە بە سۆشیال میدیا خەمێکی گەورەی خستوتە سەر کۆڵەکانی خۆی هیلاک کردووە بەڕاستی ئەمانە زۆر کارە ساتە. مناڵی ئەمە ئەژنۆکانمان نەدرا ئەبووین ئەمنە خۆڵاوی ئەبووین کە ئێوارە ئەگەڕینەوە ماڵەوە دایکمان سترەکەیدا ئەخست هەر لە سەسرەکە خەومان لێ ڕاستە مناڵی ئێستا حتا چواری بەیانی بە خەبەرە هەتا دوی شەو بە خەبەرە خۆشی نازانێت چی ئامانجێکی بۆ خۆی ئەو مناڵانەی ئەو مناڵی نەکردووە زوو گەورە ئەبێ کە زووش گەورە بووی زوو پیرەبی چێژ لە ژیان و لە مناڵەکەی خۆی نابێت. من ئێستاش حەزەکەم مناڵەکانی خۆم لە خۆڵا یاری بکەن هەموو کاتێکیش هەوڵی ئەوەم داوە کە زۆرترینیان هەتا گەیشتونەتە ئەو تەمەنە لەناو خۆڵا یاریم پێکردو چکە ئەمە ئەمێنێتەوە لە یادگەیە ئەمێنێتەوە ئەم مناڵە پێویستی بەوەیە خۆڵاوی بێ. من ڕێزمەیە چاوی هەموو دایکانی ئەم وڵاتە ماچەکەم زۆربەی دایکەکان جلەکە چەور نەبێ هەڕەشە ئەکات جلەکە چڵکن نەبێ جلەکە خۆڵاوی نەبێ چکە لێتەیە هەر مناڵێک جلەکەی خۆڵاوی نەبوو هەر مناڵێک چۆن ئەڵێ پاژماوەی تەڵتوشی دەمولوتی بە دەستەکانیەوە نەبوو هەر مناڵێک چاوەکانی پڕ نەبوو لە خۆ قژی بنەبوو ناو خۆڵە هەرگیز مناڵی نەکردووە. قژیان سەقەت کردی بە مناڵی؟ نەوەڵڵا مناڵێکی نازدار بوو باز لە نازدارەکە ئەمەنە لول بوو باشە قژم ئەمەنە لول بوو کەس دڵی ناهاو دەستی لێ نازانم چۆن خاوەتەوە مناڵێکی چەتون بوو چەتون بە مانای زۆر ئێستا زۆر لەگەڵ یادگارەکان ئەوانەی کە حەروکن بە مناڵی ئەوانەی جوڵەیان زۆرە بە گەورەی بێدەنگ دەرەچن زۆر جار سوپاس بخوا ئەوە لە جەناب تا هەبوو هەتا حەدێک بەڵێ بەڵام ئەمەی کە بۆتە جێرمەوە وەکو یازگەی مناڵی مناڵێک بووم حەزم ئەکرد بەس لە کۆڵان یاری بکەم باشە خەتخەتێن نەگەوانە ڕووی قوتابخانەوە بەڵێ خەتخەتێن موری موروێن لە خەتخەتێنە باش بووی لە موروێنە زۆر باش بوو لە موروێنە بەڵێ بۆ ئەڵێم کۆلارە هەڵان یەکێک بوو لە خولیاکانی مناڵیم هەتا ئێستاش منە کۆلارەی بەس کۆلاری کوڕان بوو چێ من هەڵماتم زۆر هەبوو من پێ دەڵێ مناڵێکی چەتون بووم بە مانای بەدڕەفتاری نا لەگەڵ مناڵانی دی بە مانای ئەوەی کە حەزم بە هەموو یاریەکان بوو. باشە ئێستا زانین من بۆ هەموو یاریەکانە برد ئەزانین لەم بەرنامەدا ئێمە لە تەمەنی چەندین؟ بەڵێ ئێستا لە 46 بەڵێ ئێمە لە 7 ساڵ و 8 ساڵ و 10 من ئێستا کە قسە لەگەڵ تۆکەم تەمەنم 7 ساڵە ئافەرم ئێستا من کە قسە لەگەڵ تۆکەم حەزم لە هەڵماتێن بوو هیوایەتیشم بوو لە کوڕەکان بەرمەوە جا بینەر و سێرمان نەکەن کە ئێمە لە هەڵکشانێکی تەمەندان ئێمە باز لە 7 ساڵی و 15 ساڵی دەکەین باز لە یادگە جوانەکانی منداڵانە بەهی کە سێرمان مەکەن ئێستا مناقەشەی و کاتەکەین شتێکی تر کە زۆر بە مناڵی دڵم پێی خۆش بوو لە قوتابخانە ئەو کاتە خوێندن بەهای هەبووە گەستانە بوو بەداخەوە
قردێلە هەبوو لە قردێلەکانە سوور ڕەمزی زیرەکی بوو، شین ڕەمزی پاکوتەمیزی، سپی ڕەمزی پاکوتەمیزی بوو، شین ڕەمزی بێدەنگی بوو. دایمە لە ڕۆژی پێنجشەمانە من هەستێ قردێلەکەم پێوە ئەکرا بە شانازیەوە. مامۆستا ئیبراهیمێکمان هەبوو هەموو کاتێک یادی بەخێر باوکی کۆچ کردوم لەگەڵ یا بۆ کاتە باوکم مامۆستا بوو. باوکم لێرەوە لەم شاشە جوانەوە ئەمە یەکشت بڵێم یەکێک بوو لەو باوکانەی تەنانەت ئەگەر مامۆستایەک بیویستا یەکەممانکە حەزی ناکرد بۆ هەر حەزی ناکرد ئەیوت مناڵەکەم لە قوتابخانەکەی خۆمە نامێ مناڵەکەی من یەکەم بێت. باوکت مامۆستا بوو؟ بەڵێ خوالی خۆش بێت. ڕۆح شاد بێ. مامۆستای چی بوو؟ مامۆستای کۆمەڵایەتی مامۆستای کوردی و کۆمەڵایەتی بوو. فترەیەکیش بەڕێوەبەری قوتابخانەی باجینان بوو. ئیدی باوکم سوپاسانەکەم باوکم یەکێک بوو لەو مامۆستایانەی دایمە ئێمەی ئەشکاندەوە بۆ قوتابی تر. ئەیویست بەهێزترتان بەمانای ئەوە ناکە لە ئەویست بەهێزترتان کات ئەویست بەهێزمانکە تاکە شتکە منی بەم ڕۆژە گەیاندووە یەک وشەی باوکم بوو هەمیشە ئەیوت بوێر بن بەسەر قاچی خۆتان بڕۆن واستەوە لەکە زۆر مەگرن. باشە بڕواتە بێ ئەو ڕۆژەم قەت لەیا دەرناچێت پۆلی پێنجی سەرەتایی بووم مامۆستا سەروین ڕابەرمان بوو وانەی زانست بوو دیاریەکەی نەبەخشی بوو بە من بیری چوو بوو. بەڵێ من یەکێک بووم لە قوتابی یەکەمەکان کە تەنانەت باوکم وتبی قوتابیەکە زۆر زیرەک بوویت کوردی لە کوردیا لە کوردیا زۆر زیرەک بەڵێ بەڵێ یەکێک بووم لە قوتابیانەی کە باوکم وتبی یەکێکتری یەکەم کەن بۆی ناوی کچەکەی من نەخوێنێتەوە لە قوتابخانە هەم لەویا غەدرم لێکرا بەڵام من ئێستا تێ ئەگەم باوکم بۆ وای کرد من ئێستا لە جوانیەکانی باوکم تۆ بە مناڵەکەی خۆت بە غەدر تێگەشتی بەڵام کە گەشتیتە تەمەنێکی ئەوە بەڵێ سپاس بۆ خوا ئێستا لەم تەمەنەتی ئەگەم کە باوکم بۆچی وای کرد هەمیشە حەزی بەوە نەبوو ئێمە سەردا بنێنین بۆ کەس یاخود لە کەس بۆ پاڕێنەوە یاخود کەسێک بەنەوەێک باسمان کا بڵێ حاڵەیە حسابێ باوکم قوتابخانەیەک بوو بۆ خۆی جددی بوو لە زۆر خوێندنەکەی زۆر تەنانەت قەت ڕۆژە لە ڕۆژان وانەی بە ئێمە وتۆتەوە ئەو شەوەی کە سعی بە خۆم و براکەم کردووە مسقالە زەڕەیەکمان لە دەمی نەبیستۆ کە چی دێتەوە ئەو هەستە چۆن بوو کە تۆ لە قوتابخانەیەیت لەسەر ڕەحلەیەک دانیشتویت باوکت مامۆستاتە مامۆستای دووەمتە چونکە لە ماڵەوە مامۆستایەکە و لە قوتابخانەیەک لە بێتە مامۆستای زۆر ئەو پرسیاران بەدڵ بوو بەڵێ قەت لەسەر ئەو ڕەحلەیە ڕۆژە لە ڕۆژان لە خۆم باینەوە چکە باوکم مسقالە زەڕەیەک ڕێی نەدا و ئێمە لە خۆبایی بین ئێستا مناڵ هەیە لە مەکتەبا دایکم مامۆستایە باوکم ئەمەیە بەڵێ قەت باوکم ڕێی نەئەدا چکە ئەیشکاندین شکاندنێکیش ئێمەی ئەشکاند کە دروست بین نەک شکاندنێک کە ئێمە بچەمێنەوە نەخێر مناڵیم زۆر بە جوانی تێپەڕی هەموو پێنجشەمەیە کە ئەڕۆیشتم بۆ ماڵە باپیرم بە قردێلەکانی مەکتەبمەوە ئەڕۆشتم چکە من مناڵێکی چەتون بووم بەمانەی ئەوەی کە زۆر حەزم بە یاری بوو جوڵم زۆر بوو چیت کردووە حەزم نەئەکردان بخۆم بۆ ینی حەزمە کرد بەس لە کۆڵام بم کە بانیانە کردم بۆ ناخواردن تاقەتمە چوو ینی حەزمە کرد ئەمە هاوینان بەڵام کاتی مەکتەب قوتابیەکی زۆر زیتەڵ زیرەک جۆڕایال بوو باش ینی هەموو کاتێک کاتەکانی خۆم مناڵی ئەو مناڵانی کە حەروکن لە دەرەوە پەن دەنێنەوە زۆر جار مشکلە دەنێنەوە بۆ باوکو دایکیان چیت نایەوە بە مناڵی یەک شتم لە بیرە لە پۆلی 6 سەرەتایی بووم حەزەکەم لێرە شەو دایکم گوێی لێبێت دایکم قورئانی خوێند چێشتەکەی خزمە سەر ئاگر وتی چاوێکت لێ بێت تا تەواو باشە ماشەڵڵا هێندە ئارەزوم لە دەرەوە بوو خۆ دەڵێ من حرۆ بووم لەگەڵ مناڵیم زۆر یەکیەگرتەوە ئارەزوم زۆر بە یاری بوو ئیتر مناڵی تۆ گوێ نایی بەوەی ئێستا بیر لەوەکەی تۆڵی بۆچی من وام کرد ڕۆشتم بۆ دەرەوە ئاگام لە چێشت و گۆژ نەما گۆشتی لەسەر بوو مەنجەڵەکە سەراگرەکە کە هاتمە ژوورەوە دایکم لە ژوورێکتر قورئانی خوێند لە دەرەوە بۆنم کرد قوتابی 6 سەرەتایی بوو لە دەرەوە بۆنم کرد وتم بەخوای ئێمە سوتاوە ڕام کردە ژوورەوە خێرا هەر بەپەلا مەنجەڵەکەم بە گەرمی کردە ناو سنگی مەغسەلەکە ئەوەم لە بیرە ئاوم کردە ناوی باشە دووبارە خۆی سوتا بوو سێ مناڵی ئەو کات یعنی تۆ بیر لەوە بکەرەوە ئاوم کردە ناوی چوو بۆ دەرەوە سەراگرەکە ئەیدی لە دواییە دایکم لێم تۆڕۆ نەبوو هەرگیز
بەزوتی گۆشتەکە سوتاوتم نە سوتاوە یعنی بیر ئەوەنە مناڵی تەمەنەکەت لە بیرە چەند ساڵ بوو 12 ساڵ بوو بەس پێت وانە دایکت ویستویەتی هەندێک بەرپرسیارەتی بڵێ وتی تۆ ئەبێ ئیتر هەنێشت هەیە وردە من لە پۆلیەکی متوەستە فێری چێژ لێنام بوو یەکەم چێشتیش کە لێم ناوەکو یادگاری وەکو یادگە بۆ ئەم بەرنمەیە خوای گەورە لێ خۆش بێ باوکی کۆچ کردوم دایکم لای نەخۆشێک بوو لەگەڵ باوکما بە هاوکاری باوکم یەکەم چێشتم کە لێم نا ساوەری سپیم لێنا ساوەری سپیم لێنا بیرم چوو بوو خێتێکم یعنی هیچ خوێم تێ نەکردە بوو باشە بەخوا خاوە بەڵام زۆر بەلەزەت باوکم خواردی چکە باوکم هەر خواردی وتی زۆر خۆشە بۆ لەبەر ئەوەی کە من یەک نشکێم دوو وەکو تەشجیعکردنێک وەکو بۆ من وتم باوکە خوێتیانە وتی خوێتەکەی جوانە بە خوێیانەکە باشە تی تۆ لێو ناوە زۆر جوانە ئەمانە هەمووی ئەو یادیانن کە ماوەتەوە ئیتر لە دوای ئەوە هیچ شتێکم بەبێ خوێ نەنا ئەمە یادگارێکی زۆر جوان بوو بۆ جوانە چیتر هەبوو ئیتر بەعام لە مناڵیدا ئیدر لە دوای یەکی متەوەستەوە لە دوای یەکی ناوەندی و قۆناغیەکی بنەڕەت حوتی بنەڕەتی ئێستا ئیدی خۆم گرت بە کتێبەوە کتێب گەیشتمە لە یەکی متەوەستە دەرچووم واتە لە حوت چوون بۆ پۆلی هەشت ئیتر باوکم یاریەکانی نەکرد یاریم زۆر کرد یاریم هەتا شەشی ابتیدایی زۆر کرد لە چ گەڕێکی سلێمانی بوون ئەو کاتە ئێمە لە هەولێر بوون لە گەڕێکی ڕووناکی بووین بە حکمی ئەوەی باوکم تازە تەعین ببوو خۆمان خەڵکی سلێمانین بە ئەسڵ خۆمان ئەسڵ گوندی ژاژڵین دایکم و باوکم خاڵۆزا پورزان بەڵام باوکم تازە تەعینی شارباژێڕین بەڵێ من لێرەوە سڵاوم هەیە بۆ هەموو خەڵکی کوردستان بەگشتی چکە هەموو شار و شارۆچکەکان جوانی خۆیان هەیە لە هەر شوێنێک بین نیشتیمانەکەمان هەر نیشتیمانی خۆمانە بەڵام هەموو یادگەی مناڵیم لە شاری هەولێر بوو لە گەڕەکی ڕووناکی لە هەولێری یادگە دروست کرد وانە لەگە مناڵەکانە هەر بەرکەوتن لەگە مناڵەکان نبوو دێنە سەر ئەوەی کە باس لە مەرگی باوکت دەکرێت لەو کاتەدا کە باوکت ڕۆح دەستپێرێت چی دروستە بێت باوکم نەخۆش بوو نەخۆش کەوت تقریبا ساڵێک بە جۆرێک نەخۆش بوو نەیەتوانی تەنانەت نەنان بخوانە قسە بکە جۆرە نەخۆشێکی توش بوو پێستی هەڵاورە ئەو کاتەوە گێستانە بۆ زانست پێشکەوتو بێ و من ساڵی کەی بۆ باسەکەم ساڵی 91 بۆ 93 شکەیتر باوکم لە 94 وفاتی کرد ڕۆحشاد سوپاسانەکەم لەگەڵ مردووی هەموو لایەک ئینشاءالله بەڵام لە دوای باوکم منیش و براکەشم ساڵێک لە قوتابخانە دواکەوتین چکە لەگەڵ مردنی باوکم ومانزانی هەموو دنیا کۆتایی هاتووە ئیتر دوایی دایکمان بوو بە چرا بوو بە لانەی ئارامی بوو بە پەناگەیەک بۆ ئێمە هانی داین کە لە خوێندن بەردەوام بین و سوپاس بۆ خوا هەموو وێزگەکانی خوێندنمان تەواو جا بۆ باوک با من دووبارە پەیامێک ئاڕاستەی بیسەر و بینەر و ئەوانە بکەم کە باوکیان ماوە باوکت لە دەرگاکەەوە بە عەلاقەکانەوە هاتە ژوورەوە تۆش بە کیبرێک و هێزێکی مناڵیتەوە سەلام و کەلامێکی جوان لەگەڵ باوکتان ناکەیت ئەو کاتێک کە باوکت نایەتە ژوورەوە تۆ بێنازی باوک ڕووی تێکردویت چی دەڵێ بەخۆت خۆزگە باوکم بەهاتایەتە ژوورەوە خۆزگە باوکم لەگەڵمان نابووایە خۆزگە باوکم وەکو جاران کۆبوو بایەتەوە خۆزگە ڕفقەکانی باوکم بەهات نایە بۆ لای باوکم ئەم خۆزگانە لە پاش لە دەستدانی باوکتانەوە هەرگیز دروست نابنەوە ئەوەی کە دروستی دەکات ئەوەی کە خۆشەویستی و مەحیبەت و گەورەی بۆ تۆی منداڵ دروست دەکات ئێستەیە کە ڕێزی باوکت بگری باوکت لە کارەکەت دێتەوە جلەکانی پیسە یەکەمن بەڕای من دەستەکانی ماچمەکە قاچکانی ماچکە خۆنەرەکانی ماچکە لەو ڕۆژانەدا کەسێکم بینی کە خۆنەرەکانی باوکی بۆ یاخە کرد هەندێک خەڵک لۆمەیە کرد ئەوە بۆ خۆنەرەکانی باوکی بۆ یاخکە بەڵام تۆ خۆنەرەکانی باوکت بۆ یاخیت تۆ ناز و گەورەی باوکت بپارێزی لەوە باشترە کە خوو بیتە هەندێک شتی لاوەکی لە ژیانتاوە هەندێک جار غڕورمان هەبێ بەرامبەر بۆ خۆشەویستانی کە هەمانە من دەڵێم باوک هەمیشە پشت و پەنایەکی باشی هەمومانە خۆشەویستی و مەحیبەت و پەروەردە و ڕێز
باوکەکانن کە داینەمۆی خێزانێکی بەختەوەرن. باوکیانی گەرمینە و خێزانێ باوکیانی بۆ دڵتەنگیت شانێ باوکیانی عشقی پەنهانی باوکیانی عمرێ قوربانی هەزاران خەم لەژێر خەندەکە تاڵی ڕۆژگار تەڵەسپیاکە ئیلاک بوو جانی تۆ تا جان بگرم بۆ ماندوو بوونەکانت من بۆت بمرم دەرمۆنی دەردان منت بە قوربان آخر تۆ تەشیەگامی من وا ئەزانم دنیام لە پشتا کاتێ لە نامی دەرمۆنی دەردان منت بە قوربان بابە تۆ تەشیەگامی من وا ئەزانم دنیام لە پشتا کاتێ لە لامی لەگەڵ تەواوی قسەکانای 100 جار 1000 جار هەرگیز من زۆر جار دەڵێم پێش ئەوەی کە باوکمان لە دەست بین ماڵەکەمان زۆر قەرباڵغ بوو میوان بەرنەئەکەوت پیاوی پیاوانە هەمویان لە ماڵمان ناکەوتە بوون ئەو ڕۆژەی کە چرای باوکم کوژایەوە ماڵەکەش خامۆش کرا یعنی بێ باوکی بێکەسی بێسەردانکردن ڕووی لە ماڵەکەمان کرد وایە بۆ ئێوەش وا بوو من لێرەوە زۆر بە ڕاشکاری قساکەم چکە یەکێکم لەو کەسانەی کە هیچ حەزم لە ئەملا ئەولانیە هەر تەبیعەتی خۆم وایە حەزم ئەوەی کورد ئەڵێ ئەوەی لە ناو دڵانە لەسەر زارانە من ئەمەیە زۆر ڕاستگۆ قسە بکەم هەبوون بەڵام بەپێی پێویست نەبوو هیوادارم ئەو پەیامە زۆر لای من زۆر ئەگەیەنێ یعنی ئەوەی باوکت بۆ ئەوانی هەبوو ئەوان بۆ دوای باوکت نەیان بوو من ئەڵێم هەبوون بەڵام بەپێی پێویست نەبوون ئەمە یەک دێڕێ کورت و پوختە ئەوەی کە زۆر زۆر من چاوی هەموو کەس و کارم ماچەکەم هەر لە خاڵەکانم هەر لە مامەکانم کە بەردەوام هاوکارمان بوون هەر لە پورەکانم هەر لە ماڵی نەنکەکانم هەر لە هەموو خزم و کەس و کارەکانم بەڵام لە کۆتاییدا ئەوەی کە لە دەوری ئێمە خولایەوە ئەوەی کە وەکو هەنگێک لە ناو باخچەی ماڵەکەماندا ئەم دنیای بۆ ئێمە جوانتر کرد وەک پەپولەیەک شادی بۆ ماڵەکەمان هێنا وەکو پاروەنانێکی مناڵێکی برسی بۆ ئێمە بووە لوقما تەنها دایکمان دایکتان من لێرەوە هیوای تەمە درێژی بۆ خوازم من درێژ بێت ڕێز و حرمەتم هەیە بۆ هەموو کەس و کارەکانیش ئێستا پەیامێکە ڕاستی دایکت کە چاوی لەمانە بێت لە کەسبوونی چاو ناترسم تا چاوانت بە نیگام بێ من خەمی دڵ هیچ نابی تا دەستەکانت بەهانە ئەو بۆ دایکرد تەمەند درێژی بۆ خۆشت دایکی قورسایەکەی دایکەزانی دایکم تەمەنی 21 بەهار بوو کاتێککە بە 5 مناڵەوە بێ هاوسەرمایەوە طبعاً زۆرێک لە دایک ڕەسەنەکان حرمەتەن زۆرێک لە دایکە ڕاستەکەنەکان لە تەمەنی ئەو تەمەنی کە ئەڵین لە ڕابردوودا یا پیاوەکانیان شەهیدە بوو ڕۆژ نهاتەوە شێرەژنەکانی کوردستان شێرەژنەکان ئەوانە دەهاتن بە وەفای پیاوەکانیانەوە گەنجەتی و هەبوو لە 7 ساڵیە پیاوەکەی لە دەسەیان بۆ جوانی جوان بوو باشە و داواکاریشی داواکاری هەبوو حەزەکەم یەک ڕاستی پێ بڵێم لەم کەناڵە جوانی سلێمانیەوە بەڵێ ئەگەر هەڵە نەبووم بەڵێ
من هاوسەرگیریم کردبوو کە دایکم داواکاری هەبوو بەڵێ یعنی ئەوەنە دایکم گەنج من تۆ هاوسەرگیریت کرد من هاوسەرگیریم کردبوو دایکم داواکاری هەبوو ئەها بەڵام دایکم دوو بە ئەو شێرەژنەی کە حەو پشتی خۆشمە بێشان نازی پێوە دایکت بۆ زەواجی نەکردەوە عشقی مناڵی هەڵبژارد عشقی هاوسەری هەڵبژارد من ئەمڕۆ حەزمە کرد بە شانازیەوە کە یەکێ لە بەرهەمەکانم پێ بێت کە بەداخەوە ژمارەی نەماوە و لای ئازیزانە ئینشاءالله لە داهاتوودا بەدەستان دەگات یەکێک لەو عشقی من بۆ دایکم و بۆ ژنان بۆ شێرە ژنان بایۆگرافیای میهری دایکم بوو کە لە دایک بوو 6 مانگ لەمە و پێش بایۆگرافیای میهری دایکم پێناسەی هەموو ئەو دایکە شێرە ژنانەیە کە ڕۆژێ لە ڕۆژان لە خزمەتی مناڵەکانیانە عشق و خۆشەویستی و پیاسە و جلگۆڕین و هەموو جوانەکانیان یا بە مناڵەکانیان و بە جگەرگۆشەکانیان یاخوا جەنابتان تەمەند درێژ بن لەساغ بن تەندروست بن وێزگەیەکی جوانمان هێنا هەتا ئەم دەقەیەش دایکم تاکە خەمخۆری ئێمەیە کە هەموو کاتێک بۆ هەر شوێنێک بڕۆین جەڕەسی تەلەفۆنەکانمان هێندە لێ ئەدات بۆ دەرەوەی شار بۆ دەوام مناڵەکانمان لە سەفەرێک بێ خۆمان لە سەفەرێک بین لە شوێنێک بین ئەوەنە بەردەوام کە دڵی لای ئێمەیە دڵی لای ئەوە نییە کە حەبی زەختەکەی خۆی بخوا حەبی دڵەکەی خۆی بخوا حرمەتی ئەو جەڕەسانە بگرن بەڵێ من لێرە پەیامێکمەیە هیوادارم تۆ ڕوونکردنەوە زیاتر بێ لەسەر جەڕەسی دایکەکان لەسەر ئەو کەسانەی کە ئازیزن چەنها کەسمانەی دایکەکانی بردو بۆ خەڵۆتگەی پیری هەمومان لە بەرنامەکانی سوشیال میدیا ئەوانە حرمەتن ئەوانە بەهای مرۆڤایەتیان لانیە بینیمان هەمومان بینیمان خۆزگەمە خواست تااقەتی غرورم نییە غروریش ناکەم لە ئاستی ئەو کەسانی کە منیان خۆشەوێت و کە ڕۆژێک لە ڕۆژان لەگەم نابوون خۆزگە دایکم بمایە لێ خۆش بێ تەمەنی تۆ سەلامەت بێ سپاس دەکەم من نەک جارێ هەزاران جار خۆنەرەکانی دایکم ماچەکەم خزمەتکاری خۆنەرەکانی دایکمم لێرەوە پەیامێکی شاڕاستەی گەنجەکان بکەم کە دەچنە دەرەوە شەوانە درەنگ دێنەوە دایکتان تەلەفۆنتان بۆکە هەواڵ پرسیتان دەکات کوڕم لەکوێ جارێ دوو جار هەواڵتان دەپرسێ مەڵێ دایکە بەسە ئیزعاجەکردم یان چی بەسە ئیزعاجەکردم دایکت هەواڵی تۆ دەپرسێت تۆ مرۆڤی تۆ لە ڕۆحی ئەو ئافرەتەوە لە دایک بووی دایکەکە خەمی لە لای تۆیە خەمیەتی شتێکی لێبێ خەمیەتی پەنجەیەکی گەرم بێت ڕێزی دایکەکان بگرن ئەو دایکانەی کە گوتمان قوربانی خۆیان دەکەنە قوربانی بۆ گەورەبوونی منداڵەکان هەوڵ دەدەن یا هەوڵیان ناوە لە خۆیان بگرنەوە بۆ ئەوەی کە گەورەبوونی مناڵەکانیان و پاشە ڕۆژی مناڵەکانیان و سەرکەوتنی مناڵەکانیان ببینن من ئاوانی تێەکەم وتومەیشی لێمەوە بادایکم بمایە ئەو کاتە برادەکانە مەزانێ سەکاکشوان لە پشت کامێرەوەیە هەموو جارێ وەک دەردەدڵەکەین ئەو ڕۆژێک کە دایکم کۆچی دوای کرد برا خوشکەکانم دەستی دایکمی ماچ کرد بەس من قاچەکانی دایکم ماچە کرد وتیان بۆ قاچەکانی ماچکەی وتم لەبەرەوە قاچەکانی ئەزانم بەم قاچان دایکم بۆ ئێمە مانوو بوو باشە قسەکە لەسەر ئامەکەیە ئەمانی منیکەم مەسەلە عەتف نییە مەسەلە جوڵاندنی ئەوە نییە پەروەردەیە ئەتوانم شتێک بڵێم زۆر بە ڕاشکاوانەوە کووتمان حەزمان لە پێچوانانیە جیلی ئەم جیلەوانیە ئەم جیلە حەزی لە سربەخۆیەکی زۆر بێ بەرنامەیە بەڵام ئەمە سەرکەوتووی ناکات بە دڵنیاییەوە سەرکەوتووی ناکات باشە چکە لە دوایی من ئەمە ڕەئی منە هیوادارم هەڵە بم لە میدیا جوانەوە ئەمەوێ ئەو پەیامەم بگەێنم هیوادارم نەک جارێ 100 جار هەڵە بم لە دواییە کە ئەبن بە دایک و باوکیشە بن بە دایک و باوکێکی فاشی زۆر دڵنیا باشە هەرزووخا من سپاسی جەنابتان دەکەم لەم بەشەدا لەگەڵمان دەچمە وچان دەنگی زۆر جوانی هونەریمان هەیە ئێستا ئێمە لە سەرچناردان سەرچنار بە بۆنەکەی بە ڕازاوەیەکەی بە جۆش و خرۆشیەکەی هەمیشە یادگەیەک و جوانێکمان بۆ دروستەکە و دروستیشی کردووە لە سەرچناران گوێ لە چ گۆرانێک بگرین و وچانێک بین مامۆستا مەزەری خەلقی دەڵێ چی لەگەڵ گۆرانی وتنەوەیان نیم لە هەموو چاوپێکەوتنەکانم وتومە باشە شعری هیچ گۆرانی بێژێکشم لەبەر نییە دەقی هیچ گۆرانی بێژێکشم لەبەر نییە بەڵام مامۆستا مەزەری خاڵقی بۆ ئەمجەوە ئەڵێ چی دەقی گۆرانیەکەی بەڵێ گۆرانیەوەی بەڕێز بێت کام گۆرانیزانم گۆرانێک نییە لە لای خۆت بەهاران دەچینە لای دەنگە ڕەسەنەکەی مامۆستا مەزەری خاڵقی و دێینەوە لاتە
دلاله نبول بویا هتا که بگریم بشخی توی گل ای گلی من سنبولی من گرد بر تا دلی من گرد بر تا دلی من وێزگەی منداڵیمان بەجێهێشت دەمەوێت لەو بەجێهێشتنەیە ئێستا و منداڵی چۆنە بەستیتەوە حەزەکەم بە چەند دێڕێک وەڵامی بدەمەوە هەڵبەت مناڵی پڕە لە بەراعەت وێزگەکەمان بەجێهێشت و نامەوێت دووبارە باسی بکەینەوە بەڵام زۆر جیاوازە لە سەردەمی ئێستان کە ڕێک پێچەوانەیە هەر بۆیە ئەڵێم کە منداڵ بووین لە یاریکردندا دەست و قاچمان دەشکات کە گەورە بووین لە یاری پێکردنماندا دڵمەشکات دەستخۆش کە گەورە بووین لە یاری پێکردنماندا دڵمەشکات کە منداڵ بووین زۆر تا مەزرۆی یاری هەڵماقۆ بووین لەگەڵ یەکدی کە منداڵ بووین زۆر تا مەزرۆی یاری هەڵماقۆ بووین لەگەڵ یەکدی کە گەورە بووین وشەکانمان وەک بەرد ئەگرتە یەکدی بەداخەوە دەستەکانە خۆش بێت ئەمە شەروانەیەکی ترە لەوانەکان بە دڵنیایە وچانمان نا بە گۆرانەکەی مامۆستا مەزەری خاڵقی گوێگرتن لە موزی لە گۆرانی لای جەنابتان چه هەست و ئەحساسێک دروست دەکات بەس ئەو گۆرانیانی ئەم سەردەمەنا باشە کە میزاج هەر تێگەدا باش ئەی ئایەکانیش ئای هەر من باوەڕم پێ باشە چکە هیچ چێژێکی دەنگی ڕەسەن باشە تۆ لەکوێ مامۆستا حەسەن زیرەک لەگەڵ دەنگێکی ئای لەگەڵ دەنگێکی سەردەم مامۆستا تاهیر تۆفیق عوسمان عەلی مامۆستا عەلی مەردان مامۆستا تاهیر تۆفیق هەموو ئەو ئازیزانە کە لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان هەریەکە مامۆستا عەرەب عوسمان کە بەڕاستی چێژێکی تایبەتی هەیە کە لە هەولێردا وە لە کوردستاندا بەتێکرا باشە دووهۆکیەکان جەزراوی کە بەڕاستی ئەمانە هەمیان تایبەتن ئەمانە نیشتیمان جوانەکە وەڕەسەنایەتی گۆرانی دەیاڵنەوە ئێمەی کورد نە لە جلوبەرێک نە لە خواردنەکانمان نە لە پیاسەکانمان لە ناو نیشتیماندا نابێت ڕستەنایەتی خۆمان لە یاد بکەین نابێت گەنجێکە تازە پێگا خۆی ڕووتەکاتەوە کە لێرەوە من ڕووی دەم ئەگەێنمە هەموو میدیاکان لە میدیا جوانەوە بەداخەوە وڵاتی ڤیو سەردەمی کۆمنت سەردەمی لایک سەردەمی کۆکردنەوەی بینەر بۆ خۆمان ئەچین هەموو ئەو کەسانە مقابلە ئەکەین کە بە جۆرێک بەنیم چڕوت دەرەکەوێت یاخودەوانی کە بەهای کۆمەڵایەتی لە دەست دەدەن باشە چەندین شاعر و نووسەر و ئەدیب و خەڵکی باش و ئێمە کارمان بەوانە نییە کارمان پیان نییە هیچ کارمان بەوانە تەنها کارمان بەوانەیە کە کۆمەلگا شەوێنن
قسەی بەرز و نزم دەکەن کە مۆدێلات ئەکەن و خۆیان ڕوتەکەنەوە بە جۆرێکی غیری کوردەواری و غیری ڕەسەنایەتی ئێمە چاوی کامێرەکانمان ئەوانە نابینێ کە ڕەسەنن بەڵام ئەشلن لەگەڵ پێشکەوتەکاندا ئەمەش پێویستە ئەمە میلای من هیچ پێشکەوتن نییە پێشکەوتن نییە هەرگیز پێشکەوتن نییە لای باشە هیچ کاتێک نەڕوود بوونەوە باشە نەخۆ بچووکردنەوە لە شتێکدا ئێستا ئەکاونتی تیکتۆک هەیە کە کورد بەداخەوە زۆربەی بۆ پارەپەیاکردن بەکاری ئیتر لەویا چیەکە گرنگ پارەی دەستکەوێت باشە ئەنی هەرچێکی نەشیاو بکە بیر لە شکۆ ناکاتەوە بیر لە پێگەی خاوەن و کەسایەتی بەها کۆمەڵایەتەکان ناکاتەوە بیر لەوە ناکاتەوە بەیانی مناڵەکەی بەڵام دەزانی ئێمە لەم بەرنامەدا لەوەتەی لەگەڵ جەناب تا قسەکەین شتێک هەیە کە پێی وترێ بەهای خێزانی بەهای بینەربوون من بینەرێک دانیشتۆ بە دیارمەوە بە شان و شەوکەتێک و بەهایەک و قیمەتێکی خۆیەوە سەیری منەکات منە بێ ڕێز لەو بەهایە بگرم کە ئێستا بینەرەکە دانیشتۆ بە دیارمەوە وانە شتێک نەڵێم کە باوکو و دایکەکە بڵێ ئابی گۆڕەوەکەی قسەیە وانە ئەبێ بڵێت نەخێر ئەمە پێویستە جاران لە کوردەواریە ئەیاوت ئەگەر پیرێکە نییە پیرێک بخواز یا ژیرێکت نییە ژیرە بخوازە خێزانەکان پێویستیان بە دایە گەورە و باوە گەورە و کەسە بەتەمەنەکانە بوو ئێستا زۆر بەداخەوە گەنجەکان کەسە بەتەمەنەکان بۆ ڤیو بەکارێن بەداخەوە نەمکی خستۆتە سەر شاشە باپیری خستۆتە سەر شاشە بۆ لەبەروی زۆرترین ڤیوی هەبێت باشە بە شێوازێکی زۆر بێڕێزمان لەگەڵەکە کە هەموو ئەمانەی کە ئێستا سیرمانەکەن و گویان لێمانە ئەزان کەمە ڕاستیکی زۆر تاڵە باشە لای زۆریمان تاڵ نییە لای زۆریمان بەهاو قیمەتی تایبەتی خۆی هەیە من هەمیشە وتومە لەم بەرنامانەدا ئارزوخان لەم بەرنامانەدا گوتومە دەتوانم وەکو دەسەڵاتی چوارەم و میدیاکار و ڕۆژنامەنووس تۆ هەشت ناوێکم لێ دەنی بلێم نیە دەتوانم ئەوەی کە میدیاکانی کە دەیکەن بۆ بێبەهاکردنی کۆمەڵگە و بۆ بێبەهاکردنی مرۆڤایەتی منیش بیکەم بەس نایکەم چکە من خۆم بەهای خۆم دەزانم ئێستا هەر یەکێک لە ماڵەکاندا میدیایەکی بۆ خۆی دروست کردووە بە موبایلەکەی دەستی ئەڕواتە شوێنێک تەسویری نەنکیەکە تەسویری باپیریەکە گاڵتەیەک سوکە گاڵتەیەکی پێەکە بۆ بۆی بینەرەکانی ڤیۆی زۆر بێ ئەو جلەی لەبەرتایە زۆر هەڵێ باش ئەو جلەی لەبەرتایە لەچکی ئەو دایکانەیە کە لە دوێنێدا بە هەوڵ و ماندووبوونی زۆرەوە ئێمەیان پەروەردە کردوێمەیە من هەموو کاتێک شاناسی پێ لەچکەکەی ملێت چ واتایەک دەگەیەنێت ئەوەی کە من زۆر شانازی پێ و ئەەکەم لەم پارچەیەدا کە ئەمێ هەموو بینەر و بیسەرێک ببینێت ئەوەیە کە ڕەسەنایەتی هەرگیز لە دەستمەدا هەمیشە بە من هەموو کاتێک دوشتم زۆر هەیە مێخەکم زۆر هەیە باشە ئێستش بۆنی مێخەکت لێ ئەهات سیارەکەمە بەردەوام مێخەک ڕەسەنایەتیە مێخەک ئەبێ ئەومان بیر بێنێتەوە کە دایە گەورەمان باوە گەورەمان هەموو کەسە ئازیزەکانمان کە لە کۆندا لە ژیاندا نەماون لە جیاتی بۆنی عەتری گرانبەها بۆنی ڕەسەنایەتی کوردەواریان لێ کە باشە بە دایک تاکرد یا بە نەنگ تاکرد بۆنی مێخەک دەهات ئەو پارێشی کە ئیداکێ بۆنەکەی ڕەحمەتی لێ ڕاستە هیوادارم کەس ڕەسەنایەتی خۆی لە دەست نەدا باشە دێنە سەر ئەو کاتەی کە هەست بە خۆت دەکەی دەتەوێت قەڵەمەکەت بخەیتە سەر ئەیفۆر و سەر دەفتەر و پەرتوکەکەت شتێک بنووسیت لەبیرتە چیت نووسی یەکەم جار چیت نووسی چیرۆکی منداڵی ژیر ئەیوت چی باسی منداڵێک دەکا ڕۆ بۆ قوتابخانەم هەڵبەت ئەو کاتە تەمەنم 13 ساڵان بوو یەکەم کانیاوی چیرۆک و بە ئیلهامی نووسین لە منەوە لە تەمەنی 13 ساڵیەوە دەستی پێکرد بە قوتابی ژیر دەستم پێکرد بە خۆشحاڵیەوە ئەو کاتە قوتابی نوێی بنەڕەتی بووم ینی هەش بووم ئەچوم بۆ بەڵێ بە خۆشحاڵیەوە یەکەم عشقی من دەستی پێکرد هەموو کەسێک لەو تەمەنەدا هەرزەکارە عشقی بۆ گۆرانیەک بۆ نیگایەک بۆ ڕەگەزی بەرامبەر عشقی من لەگەڵ یەکەم چیرۆکی منداڵان دەستی پێکرد باشە من پرسیارێک دروست دەبێت لەلام لە نێو کۆمەڵگەی ئێمەدا شەرمە ترسە یاخود حیا حورمەتی تەواوەتی کۆمەڵگەیە کە کچەکانمان ناوێرن بڵێن
پەیوەندی سۆزداریمان ناڵم 15 باشە بەس لەگەڵ تاکە کەسێکە سۆزداری ڕاستەقینە ئەوەیە تۆ لەگەڵ یەک کەسا دروست بێت. کاکە ئازیزەکەم کچەکان دەترسن لەوە؟ من حەزەکەم کچەکانی وەکو خۆت وتت وەکو خۆت وتت ئێمە شەفافانە قسەکەین. من زۆر شەفافم. با باسی کۆن نەکەم جارێ سەرەتا لە تازەوە دەست پێ بکەم چکە وێزگەیمان بەجێ هێشت. باشە. ئێستا شتانە بوو بە مۆدێل بە حکمی ئەوەی من مامۆستا بوون لە ناو قوتابخانەکان زۆر شتم لە قوتابی ئەبینی کێبڕکێ هەیە لە بینی قوتابیەکان حرمەتم هەیە بۆ هەموو ئازیزانم کێبڕکێ هەیە لە بینی ئەوەی کێ زۆرترین یاری هەیە کێ زۆرترین خۆشەویستی هەیە کە بینە سەر ڕاستیەکەش لە حەقیقەتدا تەنها یاری پێکردنێکە بە عەقڵی خۆیان. بەڵێ یاریکردنە عشقی حەقیقی کوردەواری لە دوای شیرین و فەرهاد لە دوای مەموزین بەڵێ هەر هەمووی لە دوای ئەوە بوو بە مەسلحەت هەمووی بوو بە چاولێکەری هەمووی بە بازرگانی هەموو بوو بە قاڵەی بەتاڵ بوو بە بازرگانی بوو بە هەواری خاڵی دەڵێت بوو بە بازرگانی چێک دەڵێت من ئەگەر زەواجکەم ئەبێ کوڕەکە ئاخر مۆدیل سیاری پێ بێ ئاخر مۆدیل خانووی هەبێت باشە ئیش و کارێکی باشی هەبێت ئەمە عشقی ئێستەیە عشقی ئەوسا دەیوت هیچیشی نەبێت دەبمە پێشمەرگەیەک لە شاخ لەگەڵ تا دەبم دیفاعی لە نیشتمان وانە باشە با تێپەڕین بینەوە سەر شعر و ئەدەب شعرێکی کە هەیە وچانێکی لەگەڵا بدەین بەدڵنیاییەوە پێم خۆشە گوێم لە شعرێکی دیکە بێت پشتیوان بەخوا شعرەکانی جەنابەت زیاتر لە چه ڕوانگەیەکە خۆیان دەبینەوە شعرەکانی من یا قاڵگیرە گشتگیرە شعر و چیرۆک بۆ منداڵان شعری لیریک شعری کلاسیک کە بەداخەوە ئەمڕۆ کلاسیکم پێ نییە کلاسیکە پێ نییە بەداخەوە پێم نییە دوایین شعری کلاسیکم لە فستیڤاڵی شعری کلاسیکی گەورە بوو لە سلێمانی کە تیایدا سوپاس بۆ خوا گەیشتمە فیناڵ لەگەڵ چەند هاوڕێیەک لە هایکۆدا دەستم هەیە هەروەها شعری تەنز ئامێز کە بەداخەوە پێت نییە لە بیریشی نییە زۆربەی شعرەکانی خۆم لەبەر نییە تاکە شعرکە لەبەرما زۆر خۆشم ئەوێ شعری من و تۆ سلێمانیە کە ئینشاڵڵە لە کۆتایی بەرنامەکەیە باشە پێم خۆشە با گوێمان لە شعرەکە بێ ئومێدم پێت هەڵچنیوە بۆ خۆشبەختیمان دەڕوانم ئومێدم پێت هەڵچنیوە بۆ خۆشبەختیمان دەڕوانم چونکە تۆم هەی دڵنیابە شا بە سەپانیش نازانم لەو ڕۆژۆی تۆمارت کرد نیگاکانت لە چاوانم هیوام هەر تۆی دی دەمەستم بۆ باڵای عاشقت دەڕوانم خۆری ئاواتی من هەردەم لە سپێدەی تۆ هەڵدێ بۆ ئەم عومرە عاشقی تۆیە بووە بە توێشوی سەرم دەستەکانە خۆش خەرمان بەرەکەت بۆ کەسێکت نووسی من هەموو کاتێک شعر وا ئەنووسم هەموو کاتێک لە دیدارەکانیشدا باسم کردووە هیچ کاتێ نووسەر نابێ خۆی بە خاوەنی شعرەکە بزانێت خۆی بە خاوەنی نازانێت من ئەو دقەیە کە ئەینووسم خاوەنی ئەو شعرە لە دواییدا ئەبێ بە خەڵک چەندین خاوەندارێتی بۆ دروست دەبێت ئیتر گۆرانی بێش خاوەنیەتی مناڵێک بۆ دایکی مناڵێک بۆ باوکی باوکێک بۆ مناڵەکەی کاتۆکو گۆرانەکەی لێت بەدڵنیاییەوە وەکو گۆرانی لێ تۆ هۆنراوەکە دەدەی بە گۆرانی وێژێ ئاوازێک و داڕشنێکی بۆ دەکەن دەکەوێتە بەرگوێی هاوڵاتیەک ئەمە ئەبێ هەموو بوارە هەر یەکە و بەناخی خۆی دێن لە بوارەکانە بێ هەمووی بنووسی بەس تاکی کورد لێرە بینەری کورد یەک غەڵەتی زۆر گەورەی هەیە کاتێک من لێرە شعرێک دەخوێنمەوە لەسەر بێوەفاییە کۆمنتی ناشرین قسەی ناشرین ئەوە کێ بەجێ هێشتی کێ بێوەفا بوو نەخێر یەکسە بۆ ماڕوات ئارەزوو عەبدولخالق باسی کەستر ناکەم بۆ بێوەفا ئەنووسێ بۆ عەشق ئەنووسێ بۆ نیشتیمانە ئەخر شتێک لە خۆتانە بێت ئارەزوو خان چۆن دەتوانیت دەستی بۆ بەریت پێی پێ ببیت هەڵبەت ئەگەر عاشق نەبیت نووسەریش نابێت عاشق نەبیت شاعیر نابێت عشقی من تا ئەم دەقەیە بۆ نیشتیمانەکەمە بۆ خاکەکەمە هەڵبەت و بۆ بەرامبەری شار ئەنووسی ئەمە بەڵام لە کۆتاییدا تۆ هەرچیەک ئەنووسی بەرامبەرەکەت خاوەنیەتی هەرچیەک ئەنووسی بەرامبەرەکەت ئەبێ بە خاوەنی تۆ ئەو دەقەیە خاوەنیت
دەبێتە مڵکی گشتی هیواداریشم هەر کەسێک کە هۆنراوەی هەر کەسێک بەکاردێنێت با پرسی پێ نەکە ئاساییە بەڵام حرمەتی بگرێت ناوەکەی لە یاد نەکات چکە زۆر ئەبینم بڕواتە بێ خۆم چەند جار شعری خۆم بینیوەتەوە لە هەنێ پەیجەکە شارەکەی دانا و ناوی خۆی لێناوە کردوێتی بە مڵکی خۆشی ئەمە زۆر هەڵەیە من خۆم ماف بە کەس نادەم ئەوە بکات ئارزوخان بەرەو کۆتایی بەرنمەکە دەڕۆم من حەزم نەکرد لە کۆتایی بەرنمەکەدا بم دەزانم کە جەنابتان و ئەو هاونیشتیمانیانەی کە لەم وڵاتە شیرینەدا هەن هەمیشە ژیانێک و وێزگەیەک و قورسیەکی تاوتان کردووە جاگەشتونێتە ئەم ئاستا باشە دەمەوێت بڵێم چیت نووسی بۆ ئەو کەسەی زۆر مەبەستت بوو چ شتێک چ نووسینێک زۆر بە شیاوزانی پێشکەشی کەیت ئەوەی کە زۆر مەبەستم بوو لێرە باسمان نەکرد باسی هەنێ چالاکیمان نەکرد هەنێ کارمان نەکرد ئەوەی کە زۆر مەبەستم بوو ئاواتی لە مێژینەی من بوو کارێک بکەم بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت خاوەن پێداویستی تایبەت بۆ نابینا چیت کرد بۆ نابینا وێنەی نابینامان بە خۆشحاڵیەوە خستە سەر پەرتووکی نامیلکەی شعرەکان بۆ باشە چەند نامیلکەی شعریت هەیە تایبەت بە خۆم نامیلکەیەکی شعرم هەیە بۆ مناڵان ساڵی 2024 جوجەڵا کە تێدا چەند شعرێکی تێدایە بۆ مناڵان هۆنراوە ئەو هۆنراوانش هەموو کەسان و مناڵان ئازادن کە لە فیستیڤالێکدا یاخود لە کارێکدا بیکەن بە گۆرانی وەکو جوجەڵا ئەمە وەکو دیوانە شعریش سۆزی عاشق کە سۆزی عاشق پێک هاتووە لە 175 شعر کە بە خۆشحاڵیەوە لێرەوە من زۆر سپاسی دکتۆر ئازاد حەسیب قەرەداغیەکەم کە لە هەولێرەوە دکتۆر چەند گەورەیەکی نواند و چەند تابلۆیەکی ناوازەی بۆ من نرد کە لە ناو سۆزی عاشقدا ئێمە ئاوێتەمان بە شعرەکان کرد هەروەها جوجەڵەش هەموو وێنەی ئەو مناڵە بەهرەمەندانە بوو لە قوتابخانەکان بوون ئاوازی شادی دوجار ئەوە بوو کە من خەوەکەم هاتە دی و بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت لە یەکی شەشدا بڵاوکرایەوە نەخێر ئەوە نووسری بچووک بۆ مناڵێک بوو نووسەر بوو مناڵێکی ئاسایی قوتابخانە بوو شعر و چیرۆکی زۆرە بەڵام سەرەتاویستم چۆنەڵی لە بناغەوە دەستمان پێکرد بە 6 کورتە چیرۆک و 2 هۆنراوە نووسری بچووکمان لە دوێنێدا بڵاو کردەوە بە خۆشحاڵیەوە بەڵام ئاوازی شادی لە سلێمانی کە بڵاو کراوە لەگەڵ وەزیری کار و کاروبارەی کۆمەڵایەتی بەڕێز کوێستان خان سپۆنسەری بۆ کردین و زۆر پەیمانگاکانی ئاوات و ڕووناکی هیوا هەروە سنتەری ئۆتیزم بەڕێز کاک ڕەحمان کە ئەمانە هەمویان هاوکاریەکی ئێمە بوون هەموو ئەو مناڵە بەهرەمەندانیان کۆ کردەوە هەر لە نابینا هەر لە نابیست هەر لە ئۆتیزم هەر لە بناڵانی داون کە بە خۆشحاڵیەوە لە بەرنمەیەکی تایبەت و لە ناسانیەکدا ئەو مناڵانە خەڵات کران و دوجار دڵی هەمووان خۆشکرا هیوام لەش ساخیتانە هیوام سەرکەوتنی زیاترتانە بە هیوام لەم بەرنامەدا شتێکمان نەوت پێکە بە ڕێستان عەزیەت بدەین زۆر خۆشحاڵ بووم سلێمانی کەناڵی سلێمانی سەرچنار هەموو جوانیەکان بۆنی گوڵ و لالە و هێرۆ و دەنگی چەم و ڕووبار و بۆنی ماسیەکان و ئەم بەرنامە جوانە هەمومانی شاد کردم سپاسی جەنابتانەکەم من کۆتایی بە بەرنامەکە دێنم وە کۆتایی بەرنامەکەش بە شعرێکی جەنابتان دەبێت قبوڵیەکەم باش پێشکەشە بە هەموو ئاسی زۆر سپاس بیسەر و بینەر سپاس بۆ ئێوەش کە تاو کات لەگەڵمانمانەوە بە هیوام تەندروست باش بن بە هیوام چێشتان لە بەرنامەکە وەرگرت پێ و کاتێکی خۆشتان وەرگرت بێت خواتان لەگەڵ بێ و تەندروست بن لەم شارەدا سەمای ڕێم لەگەڵ داڵات ئاوێزانە وەک شەونمی سەرپەڕی گوڵ زۆر مەزداری ئازیزانە زەردەپەڕ و خۆر ئاوابوون لە ژوان و لێگڕامەسان هەتاسەوە ڕێبوارانە سەرفرۆستەکانمان حەبسان سەرچنار بوونی تۆی لێدێت بە تاسەوە بۆ مەڕوانێ گۆیژە سەری لێیەکە ترپەی دڵی تۆ ئەزانێ